هەڵکەوزەر تۆبەی کردووە گەڕاوەتەوە بەڕۆژ لە هەج و عومرە بەشەویش لە ئاهەنگ و گۆرانی و سەما ئایا بە پارەی گۆرانی و ئاوازەکانی چۆتە هەج و عومرە یاساکانی ئەو کەسانە چییە کە دەچنە ئەو شوێنە پیرۆزە ئایا کە دەگەڕێنەوە چی یاسایەک نابی بشکێنن ئایا کە گەڕاوە بەردەوام دەبێت لە کاری ئاوازدانان لە کۆتا سات خێزانەکە هەڵکەوزەر لەگەڵ یەکتری دەرکەوتن ئایا کاری هونەری لە کوردستان ئەودا تە زۆرەی هەیە کە ئەو بەزم و ڕەزمی پێ بکرێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر لەبیر نەچەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگ و لە کەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروە ناوت بستنەوە تیری پشکۆ و ببی بە خاوەن خەڵات ئاوازدانەری گەورەی کورد هەڵکەوزەر لە هەر دەرکەوتنێکی زۆرترین دەنگدانەوەی دەبێتن لەوەتەی سۆشیال میدیا هەیە هەڵکەوزایریش هەیە هەموو کات و ساتێک و هەموو ساڵێک و هەموو مانگەیەک بەڵکو بگرام و هەفتەیەک باس و خواز لەسەر هەڵکەوزایرە وەروەها لە کارە چالاکە هونەریەکانی بگرە و لە کۆڕ و کۆبوونەوەکانی دەبێتە جێی دەنگدانەوەی خەڵک و هەموو کاتێک جێ باس و خواسی هەڵکەوزایرە وەروە قوتابیەکانیشی لەو لاوە بوەستێ هەڵکەوزایر خەڵکی شاری سلێمانیەوە لە سلێمانی لەدایک بووە ئێستا تەمەنی نزیکەی 50 ساڵە وەروەها خاوەنی دوو کچەوە خێزانیشی هەیە هەڵکەوزایر دەربارەوەی کە خێزانەکەی دەرنەکەوتو بوو بەڵام لۆ کۆتاییانەدا لە مەراسیمیکردنەوەی شوێنێک خێزانەکەشی دەرکەوت لەگەڵ منداڵەکەی و هەردوو کچەکەشی کچەکانی بەناوی فاتم و فەیروزە خەڵک نازانێ بۆچی تاوەکو ئێستا خێزان نیشانەدا و بەڵام لە کۆتاییدا هاتە بەردەم کامێرا لە دوایانە هەڵکەوزایر سەفەری بۆ حەج و عومرە و مەدینەی پیرۆز کردووە هەر کاتێک هەر کەسێک دەچێتە ئەو شوێنە پیرۆزەیە جێگای پرسیانیەوە بەڵکو دەستخۆشی لێ دەکەن و بەماشەوە دەستخۆشی لە هەڵکەوزایریش کراوە بەڵام چەندین ڕقنەوتان و تەشنەی لێگیراوەوە لە سەرڕای ئەوەش بازەوە دەکەن هەڵکەوزایر تۆ ئەو کارێکی لەگەڵ ئاینەکە ناگونجێتن وەروەها پێویستە یەک ڕێگا هەڵبژێری یاخود تەنها کاری هونەری دینی بکە و یاخود ئەو کارە مەکە بەڵام هەر کەسۆ لێژانی خۆی ئازاد و هەڵکەوزایریش ئازادە چی دەکاتن و چی ناکات بەڵام باز لەوە دەکەن ئەگەر تۆ پارەکەت حەڵال بێ ئەو کاتە حەج و عومرەکەت قبوڵ دەبێ ئەو پرسیار ئەوەیە ئایا بۆ پارە چۆتە حەج و عومرە کە گۆرانی و ئاوازی داوەتە ئەو هونەرمەندان ئەو خاتونانە گۆرانەکانیە تۆمار کرد ئەو قازانجەشی کردووە و بۆ پارەیە چۆتە حەج و عومرە و دەڵێن ئەو داهاتە زۆرەی لەکوێ هەبوو هەڵکەوزایر وەروەها دەڵێن بە چەند ملیۆنێکی یوتیوب بە چەند ملیۆنێکی ئینتەرنێت و سۆشیال میدیا ئەو بڕە پارێ و ئەو خۆژیانی و ئەو هایلایڤە ناتوانی بژی بەڵام هەڵکەوزایر ئەوەی دەزانین لە ساڵانی 2009ەکانەوە کاری ئاوازدانان دەکاتن و چەندین هونەرمەندیشی پێگەیاندووە بەڵام لە ساڵانی 2000 زیاتر دەکەوت لەگەڵ کوردانی تاراوگا ئەو کاتە ئاوازدانەر هەڵکەوزایر لە تاراوگە دەژەوە چەندین ئاوازی زۆر زۆر جوانی بۆ هونەرمەندان پەیوەنجاو زیاد ئەسعەدووە چەندین هونەرمەندی تردانا بەڵام لە ساڵی 2007ەوە بەولاتر هاتە کوردستان و بەتایبەتی شاری هەولێر لە پڕدا دەرکەوت لەگەڵ چەند کچۆلەیەکی ناسکۆڵە وەروایەک لەوانە باخان و لۆکە و دەشنێ و دواتر لەو کارەی دەنگدانەوەیەکی زۆری لە دوای خۆی داهێنا لە بەرەوەی ئەو کاتە هیچ ئافرەتێک لە کوردستان بۆ شێوازەوە بۆ جلە ڕوتانە دەرنەت دەکەوتنکە و خاتونانە لەگەڵی وە لەو کاتۆ تاوەکو ئێستا جێگای دەنگدانەوەی خەڵکو و هەموو کاتێک لە سۆشیال میدیا پۆستێکی نوێ دەبێتنەوە و خەڵکێکی زۆر دەڵێن بە ئەن قەست هەڵکەوزایر و قوتابیەکانی ئەو کارە دەکەن کە ببنە جێگای دەنگدانەوە هەموو کاتێک خەڵک چاوی لەسەر و ئاوازدانەرە بێتن وەروە خەڵکیش دەڵێن هەڵکەوزایر ئەوەندە بە گۆرانیەکانی لە لای خەڵک نەناسراوە بە ئاوازەکانی نەناسراوە بەڵکو بگرە بە قوتابیەکانی لە بەرەوەی قوتابیەکانی کاتی خۆی شێوازی جلوبەرگیان زۆر جیاوازتر بوو لەگەڵ خەڵکی تر وەروە هەڵکەوزایر
زۆربەی کات باسی دین دەکاتون و دەڵێ نوێشکەریشم و زۆربەی کات لە ئاهەنگەکان بەشداری دەبێتن و کە دەبێتە گۆرانی وتن و سەماکردن. وەروەها لەو کاتانەدا دینی ئیسلام ڕێگە پێدراونیە لەو جۆرە گەحدە و دانیشتانەدا بنیشی، وەروەها لایەکی تریش بچێ حەج و عومرە و خەڵکێکی زۆر پێیان وایە ئەو جۆرە حەج و عومرانە تەنها بۆ دەنگدانەوە و بۆ ئەوەی ببنە جێگاو باسی خەڵک، بەڵام دینداری لەگەڵ کار و چالاکیەکانی تر زۆر جیاوازە و هیوادارین ئەو حەج و عومرانە و ئەو دینداری هەڵکە و زایل دەکا خوا لێ قبول بکە و بەڵام کەسیش نازانێ ئایا ئەم شتێ قبولە یاخود نا، بەڵام بە پێی سەرچاوەکان و بە قسەی مەلاکان ئەو جۆرە کاری هەڵکە و زایر دەکاتن زۆر دوورە لە کاری ئایانی و دینداری. وەروە مەرجەکانی ئاوازدانەری هەڵکە و زایر بۆ قوتابیان کە دێنە لای و ببن بە قوتابی هەڵکە و زایر مەرجەکانی ئەوەیە کە نابێ ئەو کەسێ جگەرە بکێشێتن و بە تایبەتی مەشروب بخوا. بۆیە هەر کەسێک بێ بتە قوتابی هەڵکە و زایر نابێ ئەو شتانە بکاتنەوە ئەو جۆرە شێوازەکارانە بەکار بێنێتن. وە لە ئێستاشدا قوتابی هەرە بەناوبانجی هەڵکە و زایر دینە و میرێنە وە زیاترینیشان دینە دەرکەوتووە، وەروەها لەگەڵ هەڵکە و زایر دەردەکەوێتن. وەروە ئەو کەسانەی لەگەڵ هەڵکە و زایر چوونەتە حەج و عومرە یەکێکیان دەرباز یونس کە لە ئێستادا بە شەعرەکانی بەناوبانگە وەروەها وەکو پێشکەشکارێک ماوەت لە تیڤی ڕوودا و کاریشی کردووە و لە ئێستادا دەرباز یونس خاوەنی جوانکاری و ئارێژگای جاسەمینە، وەروەها هاوسەری ئیڤانە کاوێ و کە ئەویژمێکە ئاڤارتستێکی دیارە لە کوردستان و ماوەیەک پێش ئێستا ژیانی هاوسەرگیریان پێکێنا. وەروەها ئەوەی دواوەش گۆرانی بێژە و لە ئێستادا بۆتە قوتابی هەڵکە و زایر و ئەوەیشکاری هونەری دەکاتن و گۆرانی دەڵێتن و بۆتە هونەرمەند کە ئەویش یەکێک لە پرۆگرامەکانی دەنگخۆشی هەڵکە و زایر هەڵی بژاردووە دەنجیشی زۆر پێخۆشە. ئایا گەر تۆ لە جێگای هەڵکە و زایربی ئۆپارە بە شێوازی ئاوازدانان و کاری هونەری بەدەستبێنی دەچی حەج و عومرە؟ هیوادارین خوای گەورە لە هەموو بەندەکانی خۆش بێتن و ڕێگا ڕاستیان پێی نیشانداتن و باشترین شتەکانیان پێشکەش بکات لەو دنیا و لەو دنیا. هیوادارین هەموو کەسێک دڵخۆش و سەرفراز بێتن. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لە بیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی کار و چالاکی ڕۆژانەمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.